بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندان و ناڕازایەتەکانی هاوڵاتیان بەرداوام و تاوکو ئێستاش حکوومەت هێرێمی کوردستان وەڵامی داواکاری خۆپیشاندەرانی نەداوەتەوە بەڵام لە سەراستی پەرلەمانی کوردستان ژمارەیەک پەرلەمانتار بۆ پشتگیری لە داواکانی خۆپیشاندەران لە ناو بینای پەرلەمانی کوردستانمانیان گرتووە هەروەها لە پەرلەمانی عێراقی ژمارەیەک پەرلەمانتاری کورد لەوێ بەیاننامەیەکیان خوێندەوە و داوایان کرد کە لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی عێراق سەردانی ناوچەکانی هەرێمی کوردستان بکات بۆ لێکۆڵین و لەو پێشێلکارانەی کە بەرامبەر بە خۆپیشاندەران کراوە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان بێستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان هەروە فاروق محەممەد سەرۆکی بۆردی توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە ستۆدیۆی سەرکێوە لە هەولێریشەوە عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان کە مانی گرتووە لە ناو ئۆڵی پەرلەمان لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ میوانەکانمان کاک بێستونەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی کێن ئەوانەی کە خۆپیشاندان دەکەن. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو بۆ بینەرانی بەڕێز بۆ جەنابەت و بۆ میوانە بەڕێزەکانیش لە حەقیقەتە خۆپیشاندانەکانی ئەم جاری کوردستان جیاوازە کێیکە و هەدەفەکەشیان وازەحە و چاوەڕوانکراویش بوو. چاوەڕێی خۆپیشاندان و تەقینەوە و تونوتیژی دەمە زیاتر لە هەرێمی کوردستان ئەکرێ ئەگەر دۆخی کوردستان بەم جۆرە بەردەوام بێ. لە حەقیقەتە ئەمە من یەک دوو ڕۆژی پێشەسە ناوم ناوە تەقینەوەی ئەو تۆڕەیەیە کە 30 ساڵە ئەم جەماعەتەی سوڵتە لە ناخی تاک بە تاکی هاوڵاتیەکانی خەڵکی کوردستانە دروستیەکەن. ئەمە تۆڵەیەکە، ئەمە دەربڕینی تووڕەیەکە کە 30 ساڵە ئەمانە وەکو غەدر لە هاوڵاتیان و لە نیشتیمان و لە خاک و لە میلەت و لە هەموو شتێکی ئەەکەن. بۆیە لە ڕاستیە ئەمە جیلێکی تازەی نێو مجتەمەعی کوردین کە جیلەکەی تر ئەگەر هەندێک شتیان قبول کرد بێ، جیلەکەی تر ئەگەر هەندێک شتی بەسەرا تێپەڕی بێ ئەمانە قبول ناکەن. ئەمانە ینی ئەمانە موچەخۆرنین گەنجی بێکارن زیاتر ئەم دیاردەیەکی تازەی ڕەنگە بەس خەڵکی موچەخۆر خۆپیشاندان ئەم جارە ئەوانەی کە سەرمەشقن گەنجانی بێکارن. بێگومان ئەمانە گەنجانی بێکارن، گەنجانن کە بە هیچ جۆرێک سەرچاوەیەکی داهاتیان نییە لە هیچ شوێنێکی ئەم وڵاتەیە، نە لە کەرتە تایبەتەکان نە لە کەرتە حکوومیەکان، لە هیچ شوێنێکی ئەم وڵاتەیە شوێنێک شک نابن مەعیشەتی ڕۆژانی خۆیانی پێپیا بکەن، واز لە عایدەکانیان بێنەخۆ. هەموو ئەوانەی کە ئێمە ڕۆژانە لە ڤیدیۆ لە قسە و هینە جۆرا و جۆرەکانیان لە تۆڕە کۆمەڵاتەکان ئەیان بینین هەمووی 250 دینار لەگیرفانیان نییە. بۆیە ئەمە ئەو جیلەن کە لە حقیقەتە ئەگەر و کەوتم ئێمەمانان و جیلەکەی پێشووتری ژەندێک شتی بەسەرا تێپەڕی بێ و قبوڵی کردبێ ئەمانە بە هیچ جۆرێک قبوڵی ناکەن. ئەمە ناخی پەنگ خواردووی 30 ساڵەی تاک بە تاکی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئەم وڵاتەیە لەسەر دەستی ئەم گەنجە تازە پێگەیشتوانە ئەتەقێتەوە. بۆیە ئەکرێ ئەمانە وا وەسف بکەین نە ئاژاوە گێڕن نە تێکدەر نە دەستیان لە پشتە نەهان ئەدرێن. ئەکرێ لە چوارچێوەی ئەم ناڕەزایی و خۆپیشاندانانەیە بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی تێبخزێنرێ، بە جۆرێک لە جۆرەکان حزب منەظەمات خەڵک جۆرێک لە سوء ئیستیفادە لەم ناڕەزایی و تووڕەبوونانی خەڵک بکە. بەڵام ئەمە حەقیقەتی ناخی پەنگ خواردووی 30 ساڵەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە بەم جۆرە بەڕووی سوڵتەیە ئەتەقێتەوە. گەنجێک لە پیرەمەگرونیان لە کفریان لە عربەت یعنی دامەزراوەیەکی حکوومەت لەوێ بە واجیهەی سەرەکی سوڵتە ئەزانێ، بۆیە پەلاماری ئەدا. ئەو تووڕەیە لە سوڵتە، تووڕەیە لە حکومڕانەکان، بۆیە بارەگایەکی حزب لەوێ ینی بە نمایندەی حزبەکە ئەزانێ، بۆیە پەلاماری ئەو بارەگایە ئەدا. ئەو تووڕەیە لەو حزبە، تووڕەیە لە دەستگاکانی دەوڵەت کەواتە ینی ئەمەوێ ئەوە بڵێم کاک حەکیم ئەم خۆپیشاندانانە یعنی دیاردەی تازەم لە مجتەمەعی ئێمەیە، دیاردە بەو مانایی کە ئەگەر دیقەت دابێت تووڕەیەکە بە جۆری خۆپیشاندانەکە و بە جم و جۆڵەکانیشانەوە بە وازەحی دیارە. سپاس دەکەم ماوەسە جەنابشت بەخێر بێ. دەمێ و کچارش لە بەڕێزە بکەم کاک بێستون باسی و کرد کە خۆپیشاندانان کەمێک لە تووڕەن، بەڵام پێ دوایە ئەم تووڕەیە جگەل لە ڕەهەندی ئابووری ڕەهەندی سیاسیشی هەیە. یەکەم جار تووڕەن لەوەی کە ئەم سیستەمە سیاسی و ئەم حکومڕانە سیاسیانە فەشلیانێنەوە اینجا بارودۆخە ئابووریەکەیە. بەڵێ بەنای خۆی گەورە میوان سواس کە حەشیم سڵاو بۆ بینەرەوە بەخراتی میوانە بەڕێزەکانی ژەکەم. دیارە ئەمەگەر دیقەت بین لە دوای حەفەی شوبات و ساڵانی دواتر قۆناغ بە قۆناغ شەپۆلی ناڕزایی جەماوەری لە خۆپیشاندانە و لە خۆپیشاندانی گەورەتردا قۆناغ بە قۆناغ ئەتەقێتەوە. ئەگەر دیقەت بین جار بەجار ئەم خۆپیشاندان بە خەڵکشانی زیاتر دەچێت بەرەو هەموو جارێک بەداخەوە قوربانی لێکەوتوتەوە. بۆی لەلۆ پرسێتەوە خۆشی ڕاستی کەسکاری قوربانەکانی ژەکەین بەڕاستی
و ئەگەر سیرکەین بەتایی لە دوای شکستێک دوایەکانی کابینە لە دوایەکانی حکوومەت هەرێمی کوردستان و لە دوای 2014 و دوای فەشەلی شکستی ئابووری سەربەخۆی حکوومەت هەرێمی کوردستان ناڕزایەکان زیاتر بوون ساڵ بە ساڵ زیاتر ئەبێ و گەورەتر ئەبێ و ئەتوانین قۆناغەکە گەر ناوێکی بنێ ئەمە لە خۆپشاندان بەرە و قۆناغێکی چۆنڵی شۆڕشێکی جەماوەری هەنگاوانێ هەنگاوەڵەگرێ سیرەکەی بۆ منە گەنجانی گیرفان بەتاڵ گەنجانی خاوەن بڕوانامەی بێکار ئەگەر سێرگی ساڵانە ژمارە دەرچەوەکانی زانکۆپیمانەکان ساڵ بە ساڵ زیاد دەکات بەڵام لەم لە حکوومەت هەرێمی کوردستان لە بواری ئیداری و کارگەریش شکست هێناوە پلانێکی نییە بۆی کە سوود لە تاقە توانێت ئەم گەنجانە وەربگرێ بۆیە ئەبینی ئێستا ئەو گەنجانە بەڕاستی خەمینانیانە خەمی کاریانە و بە گیرفانی بەتاڵەوە بە بڕوانامەی باڵاوە کرێکاریان دەست ناکەوێت بۆیە ئەماناتون داوای مافی خۆیانەکەن ئەبینێ بۆ نمونە دەسەڵات لە ڕابردوو جاوە بە ئێستاشەوە تا ئێستا ناتوە سەخت بۆ وەڵامدانی داواکارەکانیان دەسڵاشی بێباک کەمتەرخەم خەمسار دەبینێ کە ئەستان کارنەهوو ئەمانە ڕۆڵی ئەم وڵاتەش نەبن کە خۆپشاندانەکەن نە پامێکی بۆ خۆپشاندران نە بەدەمەوەچوونی داواکارەکانیان هەیە نەوعد و بەڵێنێکی سادقانە ئەبین لە دەسەڵاتداری هەرێمی کوردستان بۆ ئەبینی ئەمانە کە زۆربەی زۆریان گەنجی بێکارن و نەوەی نوێن و نەوەی تازەی دوای راپەڕینن چیتر ئەمە بۆ منە بەیت و بالۆری کە قۆناغەکانی ڕابردوو و خەباتی ڕابردوو ئەمانە تێر ناکە بۆیە ئەمانە لە ئەرزی واقعە وەڵامدانەوەی فعلیانەوێ و ئانوێ کاردانەوەکان وەڵامەکان بە چاوی خۆیان ببینن کە ئەمان نەدیوە بۆیە تووڕەیە تەنها تووڕینە لە بێموچەی تووڕەیە لە بێکاری و یەکەم جار تووڕەیە لەو سیستەمە سیاسیش کە هەیە بۆ ئەگەر بە شێوەیەکی کاتیش مەسەلەی موچەوانە هەر ڕەنگە چارەسەرچینی خۆی وەڵامگە چارەسەر بێوان هەر تووڕەن ئەمان تووڕەن لەو دەسەڵاتە لە دوانە کە بەڵێن ئەدەن و جێبەجێ ناکەن تووڕەن لەو بارودۆخە ئابووری کە هاتووتە پێشەوە وەرە بارودۆخە سیاسیە بەڕاستی کە خۆگە بمانە سیرکەم بۆ منە بەشێک لە بارودۆخە ئابووریگە ڕنگانەی بارودۆخە سیاسەکەشی پێوە دیارە چکە دواتر ئەو دەسەڵاتە سیاسی ئەم هەلوو بەرجە ناهەمواری لە ڕووی ئابووریشەوە هێنات کایەوە ئەم دەسەڵاتە سیاسیە ناچێت لەگەڵ بەغا ڕێبکەوێ هەر جارەوە پاسایەکە و نەوت تەسلیم ناکە خۆشی لە ئابووری سەربەخۆیان شکستی هێناوە دوجار هاوڵاتی و گەنجی ئەم وڵاتە قوربانی و باجەکەی ئەدا بۆیە چیتر گەنجان ئەمە قبول ناکەن و ئەمە تەحمل ناکەن ئەبین دێ لەسەر شەقام تعبیرە نەزاکانی خۆیەکە و بەو شێوەیەکە بۆ منە بەجارێک کۆی دەسەڵاتی سیاسی ئەبینین ڕەفزەکە لەم هەرێمەدا بۆیە ئومێدی پێینەوە چیتی بەنوێری خۆی نازان ئەم حکومەتە ئەسڵەن شتێک نییە هاوڵاتیان ئەم گەنجان و حکومەت پێکۆ ڕەبتیان کە چکە ئەم حکومەت لە شوێنێک و لە کەوکەبێکە و ئەم هاوڵاتانش لە کەوکەبێکی کەم ڕاستی ئەستن حکومەت دەڵێ ئەڵی نەبایدی و نەبۆران ئەوە حکومەت کۆبنەوە پەلێ بکردا پەلە نوێنەری بردایە بۆ ناو بۆ لای شەقام بەدەنگ داواکارەکانیانە بەهاتە و پاکێجی چاکسازی و وەڵامدانی داواکارەکانی ئەعلام کردا بەڵام ئەبینین تەنها هەموو شتیان بۆ دێکەوە نوێنەر ئەدەرن بۆ بەغا کە ئەم نوێنەرە لە 2014 وە دێ و ئەڕوا بەڵام تا ئێستا هەم بەڕاستی لەگەڵ بەغاشە نانتوانیوە بنێتێکی باش بگەنە ڕێکەوتن و کە ئەژگەنە ڕێکەوتن پێوەی پابند نابن بۆ ئەبین خەڵک سیقەی بۆ وەفدانش نەماکاتیەوە بەغا و دێنەوە ئەڵن با ڕێکەوتن و هاتوون دواتر جێبەجێ ناکرد دووبارە بارودۆخە خۆی ئەمێنێتەوە سوپاس دەکەم ئەگەر بچین لای مامۆستا عومەر مامۆستا سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان لەسەر مانگرتنەکەتان ئایا بەردەوامە و هۆکاری مانگرتنەکە وایە کاریگەریشی دەبێت بەناوی خۆی بەخشندە مێهرەبان سڵاو لە بەڕێستان حەکیمەر و ئامادەبووان لە ستۆدیۆ و هاوینەرانی بەڕێز بووش بەڵێ بەڵام سەبارەت بە مانگرتنی ئەمانەیەکێک لە وەسیلە مەدەنە چارەستانی یاساییەکانە کە گرتومانەتە بەر بۆ ئەوەی ئەو دەنگی ناڕەزایی لە شەقام هەیە بێنە پەرلەمان و پەرلەمان بکەینە چەقی کێشە و گیرگرفتەکانی هاوڵاتیان لەلایەک بەم هەڵوێستەمان پشتگیری لە خۆپشتاندانی مەدەنیانەی ئاشتیانە بکەینەوە پشتگیری لە داڕاوەکانی خەڵک بکەینەوە جەف بکەینەوە لەسەرەوەی کە بەڕاستی لە کوردستانە پێویستمان بە گۆڕانکاریەکی ڕێژچێیی گەورە هەیە بۆ ئەوەی ژیانی خەڵک لەمە زیاتر خراپتر نەبێ و خەڵک لەوە زیاتر برسی نەبێت خاڵی دووەمەوەیە پەیامێکە بۆ دەستەی سەرۆکایەتی کە بەڕاستی دەستەیەکی زۆر لاوازن و لایەندارن و نەیانتوانیوە ئیدارەی پەرلەمان بەجێرە بکەن کە لە ئاست پەرلەمانی وڵاتێکا بێ کە نوێنەری خەڵکی تیا بێ کە باڵاترین دەسەڵات بێ و باڵێنزاڵ بێ بەستەکو دەسەڵاتەکانی ترا بەداخەوە هەڵسوکەوتی ڕابردوو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەوەی لای پەرلەمانکاران بەرجەستە کردووە کە پەرلەمان زیاتر لای هاوڵاتیان لای خەڵک لای حکوومەت وایەتە پێشەو کە دەسەڵاتێکە لە خوار دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی سیاسیەوە کە ئەمە بەڕاستی مەندیە بۆ هەرێمی کوردستان
ننجیە بۆ پەرلەمان و نەمدە بۆ هەمومان بۆیە ئەم پەیامەمانەوەیە کە بەڕاستی بە پەرلەمان بەدەستەی سەرۆکایەتی بێن بە خۆتان نابچنەوە لەمە زیاتر ئەم دەستگای کە نوێنەرایەتی خەڵکەکات بۆ ڕێژەیە کە خەڵکی اعتیباری بۆ دانێ لەوە زیاتر لاواز مەکەن لەوە زیاتر مەیکەنە پەرهێز لە ژیانی هاوڵاتیانی کوردستانە و ئێمامانەوێت ئەم پەیامەمان داوا بکەین جەخت بکەینەوە لەسەر و داوانەیە کە لە ڕابردووە کردومانە بە مادە جیاجەکانی پەرلەمان کە داوامان کردووە پەرلەمان ڕۆڵی هەبێت پەرلەمان شوێنی گفتوگۆی کێشەکانی خەڵک بێ و ئەوەی لە شەقام ڕوو ئەدا لەوێ ڕوو نەدا بۆی بەڕاستی مناڵی ئەم وڵاتە نەکوژدێت گەنجی وڵاتە شەهید نەبێ قوربانی نەکەوێتەوە سووتاندن نەبێ ئەگەر پەرلەمان بە ڕۆڵی کارانەی خۆی هەسێ شوێنی گفتوگۆ بێ شوێنی بۆ چوونە جیاوازەکان بێ شوێنی گفتوگۆی کێشەی خەڵک بێ ئێستا ئەم دۆخە لە شەقاما ڕوونێدا باشە داواکاریەکان چین و ئایا دیاریکراوە مانگرتنەکە بۆ ماوەی چەندە؟ مانگرتنەکە وەکو کاتەی ئێمە بە پێویستی بزانین بەردەوامە بین و داواکاریەکانیش ئەوەیە یەکان ڕوون لە هاوڵاتیانی تووڕە و ناڕازی و خۆپشاندەرە کە پێیان بڵێن یەکەم داواکانیان ڕەوان بەڵێ لە کوردستانە گەندەڵی یەخەی هەموو جونگەیەکی گرتووە و بۆتەوە هۆی بەفیڕۆدانی سەرۆت و سامانێکی زۆر و خەڵکانێک دەوڵەمەند دەبن لەسەر حسابی بەرژەوەندی گشتی لەسەر حسابی داهاتی گشتی خەڵکی هەرێمی کوردستانیش هەژار نەوەک لەبەر ئەوەی کە دۆخێک هەیە هەژاری کردوون بەڵکو لەبەر ئەوەی سیستەمێک هەیە هەژاری کردوین بە هاوڵاتیان ئەڵێن بەڵێ داواکانتان ڕەوان خاڵی دووەم بە هاوڵاتیان ئەڵێن بە خۆپشاندەران ئەڵێن بە دەنگە ناڕازیەکان ئەڵێن تکایە با خۆپشاندانەکان مەدەنیانە بێ بۆی بەرفراوانتر بن بۆی خەڵک سەڵ نەکاتەوە لە بەشداریکردن بۆی هیچ پاسای نەکەوێتە دەست هیچ کەسێک کە ئێمە هیچ پاسایەکیش نابینینەوە بەڕات لە هیچ دۆخێکە کە هێزێک بێت و خەڵک با بڵێن ڕوبەڕووی خۆپشاندەران بێتەوە بە هیچ چەکێکی ڕوبەڕوو بوونەوە و داواشەکەین کە هێزەکان ئەوانەی کە بەرپرسیارەتی پاراستنی هەم خۆپشاندەرانیان لە ئەستۆیە هەم ماڵ و مڵکی گشتی و هاوڵاتیانیان لە ئەستۆیە وەکو پۆلیسی چالاکی مەدەنیەکان کارایانە کار بکەن و هاوڵاتیانی خۆپشاندەر بپارێزن و ممتلکات و سەر و ماڵی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بپارێزن خاڵی سێممانەوەی ڕوومان لە حکومەتامانەوە شایە بکەین ئەم حکومەتە بێتە ژێرباری داواکاری هاوڵاتیان چیتر بەردیار یاسایەکەوە کە ناوی لێناوە چاکسازی کە 2 ساڵ لەمەوە پێش ئەو هێزانەی خۆیان سەرچاوەی بەهدەردانی سەروەت و سامانی ئەم وڵاتان سەرچاوەی گەندەڵیەکانن لەسەری ڕێکەوتوون ئەو یاسایە ناتوانێت وەڵامی هاوڵاتیان باتەوە چیتر بەوەدە خۆیان بخەڵەتێنن نە خەڵک بخەڵەتێنن نێمە بخەڵەتێنن چونکە بەڕاستی کەس بەوە ناخەڵەتێت ئەگەر خۆیان قەناعەت بە خۆیان بکەن واتە گۆڕانکاریەکی ڕیشەیی بکەن واتە قەرار بە زوویی بدەن بە جۆرێک وەڵامدەرەوەی ئەم ئاستەی کێشە و گرفت و معاناتی هاوڵاتیان بێت باشە بەس ڕەنگە تێبینێ کە بێ بڵێن بۆ پەرلەمانتارە ناستنە پێش خۆپیشاندەران بۆ لە پەرلەمان دەچنمان دەگرن خۆت چووی بۆ خۆپیشاندان بەڕێزت کاک حەکیمگیان ئەم تێبینیە دڵسۆزانە و خەمخۆرانەیە لە ڕاستیە بەڵام دیوی واقعیە کە تەماشاکەی پەرلەمانتار بەڕاستی ئەرکی لەناو هۆڵی پەرلەمانایە لە بەدوەداچوونی کێشەکانی خەڵکایە و شوێنێکیش خەڵک هەبوو پەرلەمانتار ئەرکێتی لەگەڵ یانە تەماسی هەبێت کاتێک تێبگا لێیان لە کێشەکانیان لە خواستەکانیان لە داواکانیان و من بۆ خۆم لە ڕۆژی یەکەمی خۆپشاندانی لە شاری سلێمانی بەشدار بووم لە ڕۆژی دووەمیش بەشدار بووم بەڵام بەڕاستی یعنی ئەگەر ئێمە هەر سەوی ئازاندا پەرلەمانەکەش یا ئەوانەی کە ناڕازین لەم دۆخە نزیکەی بیسی ئەم پەرلەمانێکن بین خۆپشاندانێکیش بکەین یعنی هیچ ئیزافەیەک ناکەین بۆ ئەو تەوژمە خۆپشاندەر ناڕازیەی کە لە شارەکانە هەیە یعنی هەر یەکەمان بچینە شار و شارۆچکەیەکیش هێشتا نەفریاکەوین نە هیچ ئیزافەیەکیش ئەکەین وەلەوە چ لەوێ خەڵک یەخەمان بگرێ بڵێ ئێمە ئێوەمان نادۆتە پەرلەمان بۆی لەوێەوە ژیانمان بگۆڕن بۆی لەوێەوە دۆخێکە باشکەن بۆی لەوێەوە بەرگریمان لێ بکەن بۆیە یعنی ئەگەر ئێمە تەمان خواستمان ئەوەیە و داواشەکەین و جەختیشەکەینەوە لەسەرەوەی خۆپشاندان ئاشتیانە مەدەنیانە بێت ئەگەر خۆپشاندان ئاشتیانە مەدەنیانە بێت بەڕاستی
بۆ ژنێک بۆ پیاوێک بۆ کوڕێک بۆ گەنجێک بۆ مامۆسایەک بۆ پزیشکێک وەکو یەک یعنی دەرفەتی ئەوە رەخسێنێت تعبیر لە ناڕەزایەکان کە پەرلەمانتار بێت یا مەساواتەکەی هەر بێت لە ڕووی سیاسیەوە بەڵام ئەگەر خۆپیشاندانەکان یعنی تێکەڵاو بن بە توندوتیژی و جۆرێک لە هەڵسو کەوت کە هیچ کەس نەتوانێت قیادەی ئەم جۆرە خۆپیشاندانانە بکات. بۆیە بەڕاستی هەموو منەبی سوور بین لەسەر بەکارهێنانی ڕێگە مەدەنیەکان، چونکە بەڕاستی هیچ ئەمکارێک ناتوانێت لە بەردەم لێشاوی هەزاران هەزار مرۆڤ خۆیان بگرێ کە مەدەنیانە تعبیر لە بیر و بۆچوونەکانیانەکەن و ناچارە بن بەوەی گۆڕانکاری. سپاس دەکەم. دەگەڕێمەوە وڵات دواتر مامۆستا عومەر کاک بێستون گەڕێم وڵای بەڕێزت ئەم خۆپیشاندەرانە هیچ دەستێکیان لە پشتەوە نیە، چووکانێکیان دەڵێن نەدان بۆ ڕۆژ سەرۆکی حکومەتی خەڵکی سووریا و خەڵکی کاتووە دانوێ ئاراسی خۆپیشاندانەکان بگۆڕن، یاخود پێ دوایە دەستی برسێتی یاخود دەستی دەرەکی کاکە ئەبێ سوڵتەی سیاسی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێم ئەوانەی کە سوڵتەیان بەدەسەوەی لەناو حکوومەت و لەناو حزبەکان ئەبێ واز لەم قسە دووبارە سواوە بێنن هەموو جارێک کە خەڵک داوای حەقی خۆیەکە، خەڵک خۆپیشاندانەکە، خەڵک جموجۆڵ ئەکا بە دەستی دەرەکی و بە ئاشوب و بە گومانی جۆرا و جۆر تحلیلی خۆپیشاندانەکان بکەن. کاکە بۆ ئەو دیوی خۆپیشاندانەکە وەرناگری کە خەڵکی برسین کە داواکانیان حەقە، یعنی تاکەی هەر کەسێک داوای حەقێ بکە لە کوردستان خۆپیشاندانێ بکە یەکسەر پێ دوابێ ئەمە دەستی لە پشتەوەی و هان ئەدرێ و خەڵک بۆ هینی بەکارێنێ. ئەسڵ بەعکسەوە کۆ ئەمجارە خۆپیشاندارەکان چەند پەرلەمانتار، چەند خەڵکی سیاسی حزبەکان، چەند کەسایەتی دیار ئەوەی پیانەوت بەسەر خۆپیشاندانەکانە سەر ئەکەوێ و ئەوێ لێەوە خۆی بکار پاڵەوان چەندی تایە کەسی تیان نییە. ئەسڵ ئەم خۆپیشاندانانە هەر ینی بیان بینێ ئەوەندە خۆڕسکردنە تەسریح دەن نە لە شوێنی قسەیەک ئەکەن نە ڕسمێکی خۆیان بڵاو ئەکەنەوە وەکو چالاکێک باسی بکەن، پێویستیان بە هیچێک لەمانە نییە. چەند پەرلەمانتارە لە ناویانە بینیوە، چەند چالاکی سیاسی بینیوە، چەند کادری حزبەکان، ئەسڵ بارگای هەموو حزبەکان بەیەکەوە ئەسووتێنن. بۆیە ئەم قسەیەکی زۆر بێمانە و زۆر نابەجێ هەموو جارێک کە خەڵک خۆپیشاندانەکە مەسەلە دەستی دەرەکی و نیشمان فرۆشتنیش بێت کێوە دەکات بۆ نمونە ئەزانی ڕەنگە ئەگەر لە بەردەوامی خۆپیشاندانەکە من بە مطلقی ناتوانم بڵێم خەڵک ئیسیفادەی لێ ناکە حزبی سیاسی مەبەستم ئەکرێ لێرە و لەوێ بە جۆرێک لە جۆرەکان بەکار بهێنرێ، بەڵام حەقە سەرۆکی حکوومەت، حەقە ئەوانەی کە مەسیری سیاسی و ئیداری ئەم وڵاتەیان بەدەسەوەیە، ئەوانەی کە سەروەتی نەوت و داهاتەکانی تری ئەم وڵاتە لە ژێر دەستی ئەوان و لە ژێر سوڵتەی ئەوانە نادیار و خەڵک ینی بەدوایە ئەگەڕێ و لەسەر ئەو داهاتانە ئەم تون و تیژیانە ئەتەقێتەوە، واز لەو قسانە بێنن لەبری ئەوە بەدوای چارەسەرێکا بگەڕێن. کاکە ئەگەر ئەم جارش کۆتایی پێبهێنرێ و تەنها لە ئەو ناحێ و قەزایانی کە ئێستا تایەتی نەهێڵێتە شەنە بکرێتە سلێمانی و شوێنەکانی تر، ساڵێک و تر و دوانی تر هەر ئەتەقێتەوە و هەموو ئەزمونونەکە کە ئەوان بە شتێکی زۆر پیرۆزی ئەزان و گەنجەکان ئەیخەنە ژێر پێڵاوەکانیانەوە احترامن بۆ بینەران و بۆ ئێوەش، ینی لە نەتیجەیە هەمووی ئەڕوخێ بەسەر هەمومانە. کاکە لەبەرەوە ئەبێ لەبەری ئەو قسانی دەستی ئەمی لە پشتە و دەستی ئەوی لە پشتە دەرەچەیەکی ڕزگاربوون بۆ ئەو قەیرانانە بدۆزنەوە کە ئەم گەنجانانە بێکارانە هیچ دەرگایەکیان هێشتۆتەوە بۆ ئەو گەنجە بێکارانە لە نێوان پێ چەند بژارەدان بژاردەیەوەی کەم وڵاتە بەجێ بێڵن یاخوتر باژاری و بەنەداری بڵێن ژیان بکەن. یعنی هیچ دەرگایەکی هیچ دەرگایەک نییەوانە هیچ بەدیلێکیان نییە. ئێستا حکوومەت ئەمڕۆ 1 ساعت و نیو سەرۆکی حکوومەت قسەی کردووە، یەک بەدیلێکی پێ نەبوو، پامێکی ئاراسی خۆپیشاندەرەکان نەکرد کە چی ئەکا لە هەنگاوەکانی داهاتووە. ئەمانە تەنها لە ماوەی 20 ساڵی ڕابردووە بەشێک لە مجتەمەعەکەیان کردووە موچەخۆر، موچە نامێنێ موچەخۆرەکە و ئەوانەشی کە موچەیانێ بە یەکەوە ژیانی وێرانە بێ لە حاڵەتێکی داڕوخانی اقتصادی وەک ئێسەی هەرێمی کوردستانە. بۆیە لە حقیقەتا چاوەڕێی ئەوە بکە شتی لەمە تونتر ڕوو بدە و ئەمە بە ناخ و بە حقیقەتی ژیانی ڕۆژانی هەموو فەردێکی کورد لە قەڵەم بدرێ، نەک بەوەی دەستی فڵان و فڵانی لە پشتەوەی. باشە بەس پێ دوای هەر لە ناوچە بڵین دەرەوەی سنتری سلێمانی دەمێنێت تۆ یاخو بڵین هەولێر و ئەرچەندە پێش لە سلێمانی شەبووە بڵین لە هەولێر و لە دۆ کۆتا باز لە جموجۆڵ دەکرێت لە شیلاتزێ و لە کۆمەڵێک ناوچەی تری بەوەندە دەوەستێت. کاکە حەکیم ئەوەندە خۆڕزکە ئەمە تەقینەوەیەکی تووڕەیی ناخی گەنجەکان و خەڵکی ئەم وڵاتە و ئەوەندە خۆڕزکی پێوە دیارە ئینسان ناتوانێت تەوەقع هیچ بکە. ڕەنگە لە مەرحەلەیەکی معەنە بتوانن بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بەرپێ بگرن، بەڵام دڵنیا بە ئەوەی کە لە پیرەمەگرون کراوە ئەوەی لە سەیسایق کراوە ناخ و یعنی
تعبیرێکی حەقیقی لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە هەولێر و لە دهۆک و لە شیرازێ و لەکوێ ڕەنگە لە ناوچەکانی تر و شارە گەورەکانە بە هەنێک ئیعتیبار نەتوانرێ وەکو ئەوێ بکرێ یان هێزەکان نەهێڵن وەکو ئەوێ بکرێ بەڵام ئەم پەیامە زۆر وازەحە ئەوەی کە لەو منتیقانە ئەکرێ ئەمە ناخی پەن خواردووی 30 ساڵەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە هەموو شوێنێکی ئەم کوردستانەیە پێت وایە دەگاتە دهۆک و هەولێریش ئێسەش نەگا ئێسەش بتوانن کۆن وەکو وتم ناتوان بێتەوە قا بکرێ کاک حەکیم ئەوەندە خۆڕزکانەیە کەس ناتوانێت تعبیر یعنی بە جۆرێک لە جۆرەکان خوێندنەوەیەکی واقعی بۆ دۆخی داهاتووی ئەم خۆپشاندانانە بکات تەنها ئەوەیە خەڵک تووڕێە خەڵک لە لێواری تەقینەوەیەکی زۆر لەمە خراپتری سەرتاسەریایە ئەگەر ئێستەش تاکی دەکەمەوە ئێستەش هێزەکان کە بڵاوە پێکراون و هێزی زۆر لە حاڵەتی ئامادە باشایە بتوانێت ئەمڕۆ سبەی ئەمەش کۆنتترۆل بکە دوو سبەی و ساڵی داهاتوو هەر ئەتەقێتەوە دوو سبەی و ساڵی داهاتوو ئەم قەوارەیەی کە ئەوان زۆر بە پیرۆز وەصفی ئەکەن و زۆر دەستیان پێوە گرتووە دەستیان بە قەوارەکەەوە نەگرتووە دەستیان بە دەسەڵات و بە دەستکەوتە زۆر و زەوەندەکانیەوە گرتووە کە لەسایی قەوارەکە دەستیانەکەوێ ڕۆژێ لە ڕۆژان کۆتایی پێهێنرێ کۆتایی پێدێ ئەڕۆخێ بەسەر هەموویە سپاس دەکەم ماوەسە بگرم وڵای بەڕێزی سەوارت بە وتارەکەی سەرۆکی حکوومەت وەکو کاک بێستون ژامەژەی پێکرد زیاتر لە سەعاتێک بوو هۆکاری چێکەیت بەڵێنێکی وەڵام دانەوەیەک نەبوو بۆ داواکاری خۆپیشاندنە تەنانەوە بوو کە ئەو ڕێنماییکردن کە ینی دەستی دەرەکی لەگەڵە و دووبکەونەوە لە تونند و تیژی و ئەوانە ئەوە باسیەوە کەت کێستا دووبەر هەیە بەرەی ناحەزان و بەرەی پاراستنی گەلی کوردستانیش بەڵێ دیارەوەی کە لەو تارای خوێنێت ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئێستا لە داوای خۆپیشاندان تێنەگەیشتوون یاخود بەمانەیە کە نانەوێت تێبگەن ئەگەر نا ئەزانن کە ئەم گەنجانە بۆچی لەسەر شەقام ئەم گەنجازان داواکاریان چییە تۆ گەربێی تێ شەقام ئاران بێتەوە شەقام ئاسایی بێتەوە ئەوێ بێ لە هۆکاری حەقی خۆپیشاندانەکان تێبگەی و بێ بەدەم داواکاریەکانیانەوە کۆمەڵە پلان و پرۆژە و بەرنامە ڕابگەێنی بۆ بەدەموتوونی داخوازەکانیان نەکبێت تۆ کۆمەڵە تۆمەت بخیتە پاڵ ئەم خۆپیشاندرانە کە ئەمە دەستی دەرەکیان لە پشتە ئەمە هاوڵاتی فلان وڵات و فلان دەڤریان لە پشتە ئەوانە کە شەهید بوون ڕۆڵەی بێنازی مەحرومی ئەم خەڵکی هەرێمی کوردستانن کوڕی فلان و کوردی فلانە کە هەموو خەڵکیان ناسی و کە هەموو ئەنەکە خەڵکی ئەم شار و شارەی مەحرومانی هەرێمی کوردستان ئەوانەی کە بریندار بوون لە نەخۆشخانەکان چارەسەگە هەموو کوڕی گەنجی بێنازی ئەم وڵاتن کامێ ئەم هێزەی وڵاتان ئەم دەسە دەرەکی کە لە پشتێ بەداخەوە عنی ئەتوان ئەمان لە خۆیان وەسیلە دەکەن ئەمان لە کاتی حملەی انتخاباتە بۆ خۆیان دێن ناسنامە بە هەزاران ئەبەخشنەوە بەسەر خەڵکی وڵاتانی دەور و پشتا بەسەر شوێنەکانی کە تابوو دەنگی پێبن لەوە سی دەگەن بەڕاستی ئەگەر ناتۆ کامەیەک دەستگیرێکی ئەم خۆشەکانە دوای تۆ ئەستن کە دەستدەرێکیە ئەیتۆ حکومڕانی تۆ دەسەڵاتدارنی چۆن ڕێگادی ئەم دەستدەرێکی بێتە ناو هەرێمی کوردستانەوە کاتە ئەمە چۆنەڵی لەزمەیەکی ئەمنیە کە تۆ داوتە بەدەستەوە کە دەستدەرێکی بێتە ناو هەرێمی کوردستان زەرور نەبوو کە دەسەڵاتداران هەرێم سەرۆکی حکوومەتە نازام سەرۆکی هەرێمە پارلەمانە ینی دام بە شکستی خۆیان دابنێن داوا لێبوون لە خەڵک بکەن ئێستش ئەوان ینی دەڵێن ئەو قەیرانەی کڕووی داوە لە دەرەوەی ویست نیرادەی ئەوان و ویستی ئەوانە و پەیوەندی دار نییە ینی بە بارودۆخی کوردستان پەیوەندی بە کۆرۆنا و نرخی نەوت و ئەوانەوەیە ئەوان تا ئێستا لە پەیامەکە نانەوێت تێبگەن و نانەوێدان بە ڕاستێکەدا بنێن و بەداخەوە ئامادەنین داوای لێبوردن و شکستی خۆیان ئیعلام بکەن ئەگەر نا ئەمە لە هەرچی وڵاتێکی دنیا وایە لانی کەم حکومەت هەڵەوەشایەوە کاتە خۆ هەڵەشانەوەی حکومەت ینی عجایباتی دنیا نییە لە هەر وڵاتە قەیران هەبێ ئەم حکومەتە چەند ئەرکی لەسەر شانە یەکەم دابینکردنی بژەیی دووەم دابینکردنی ئاسایش تۆ نەتوانانی هیچیان دابینکەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان کاتە بێت تۆ مەهانی تۆ ینی پاسای مانەوەی تۆ نەماوە ئەبێت تۆ دەست دەکات گەشتۆ حکومەتێکی کە بێ کە ئەم کارە بکات کاتێک کە تۆ پێ ناکرێ بێ ماڵئاوای بکە ئەمە ئەلفوبێی سیاسی حکومڕانیە بەڕاستی چونکە بەڵام بەداخەوە ئەمان بە ئیمتیازی گەیشتون و ئەمان بە چۆنەڵی لە بەرژەوەندی خۆیان بەکاردن بۆی ئامادەنین دەستیان لێ بێ ئەگەر تۆ لی مستەفیدنی ئیمتیاز نییە بۆت ئەم ئەرکە لەسەر شانی خۆتی داماوە ئەم بەرپرسیارەتە لەسەر خۆت لابێت بیخە ئەستۆی کەسێکی کە لایەنێکی کە لە پەرلەمان هەڵبژارنێکی پێشوەخت بکرێ کابینەی داات و پێک بێنێ بەڕاستی لە بەرەجامی انتخاباتێکی پاک و بێگەرد دوور لە ساخت و تەزویرکاری بۆی ئەمان ئامادەنین دام بەم ڕاستی دابنێن بۆیە لە حکمی خۆیان بۆ شوەیە کە هەیە بەردەوام بۆ شێوە ناڕپەیەکی هەیە بەردەوام کۆمەلگا تەسنیفەکە دووبارە هەیە بەرەی
قالوا بري نحزن بداخل يعني يعني او قال بري دا شيل بري قال امر بريك معناه بري قندل كارانن وبريش معناه بري خرشي محروم بري قال او خلق او يعني كدفاع لقوتي امانه كان لفراكسيون كان البرلمان يعني السياسي كان لخلق شالاغوان لخلشي خوب شاندر او كدفاع لما في خلشي بجمنيتي رب كرسانه او الى بري قال او كلام برو بس بدو هذا بأمره مثلا سبرياريك درابة زادشي لسروكات يريما حكومة برلمان نبي سبرياريك درابة بونم لتسوارك برياري تاكسازي بدرابة بويك داواکاری خۆپیشاندەرانی جێبەجێ بکرێت. طبعا داوای خۆپیشاندەران داوای کار و داوای چۆنەڵی تێرکردنی سکیانەوە تر داوای کار و بژێوی ژیانێکی شایستە بەخۆیان. چی هۆکارێک بێتە هۆی ئەمە ئەبێت تۆ لەو بوارەوە بڕیار بێ. لانی کەمەلانێکم تۆ بێت سەرچاوەکانی داهاتە شەفاف بکەی. ئەبێت تۆ کەرتینەوە بەڕاستی جارێکە نەو دەبێت خۆماڵی بکرێتەوە چکە بەڕاستی چۆ دەستی کۆمپانیا حیزبەکان چۆ دەستی گرێبەستە ناشەفافەکان. ئەبێت تۆ بێ ئەم گرێبەستانە پێداچوونەی پێ بکەی ئەم داهاتە شەفاف بکەی و ئەم کۆمپانیانە بدەی بە لەبەرەوە کە تۆ پارێکی زۆر دێ بە کۆمپانیایەکی حیزبی ئەم ئیشە حکومەت بابیکە با پارەکە بێتەوە بۆ حکومەت حکومەتیش لە پرۆژەی جۆراوجۆرە لە پرۆژەی خزمەتگوزاریە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە بەکاری بێنێ بۆیە بینی ئەمڕۆ لە هیچ شوێنێکی بۆ نمونە ئەم شارەکانی کە خەڵک بەم شێوەی تعبیرە تووڕێی خودێکا کە بێگومان ئەمە لە هەموو کوردستان لە ناخی مونتاژێکا هەیە یاخودێن زۆر بێ هەرە زۆریدا هەیە ئەم شارەکانە پەراوێز خراون پرۆژیانتیان نییە ینی ئەو گەنجانە ژیانی شایستە بەخۆیان نابینن هەلیکاریان نییە باخچیشیان نییە بچن تێیدا کاتیش تیا بەسەر بەرن بۆ ینی بەڕاستی وایە حکومەت کۆمەڵە پاکێژی بڕیاری بدایە و لە خزمەتی خەڵکی هێرێمی کوردستان و گەنجان و خۆپیشاندەران بەتایبەتی. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای مامۆستا عومەر لە هەولێرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرفر دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء فين ربي الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلام كاني ايوا لاي ايميا جا اگر هفته زور جا اگر باريكي زور منينه انتر ركلامو يكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناره شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا اي تو سنه جيرابوي ربابا وركلام بو بە باشترین کۆڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونە
دەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا عومەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بە دانیشتنی پەرلەمان ئایا داواتان کرد بوو دانیشتنێکی پەرلەمان ئەنجام بدرێت ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان وتی دانیشتن بە پێویست نازانن و هانی ئەوە دەدەن کە هەرێمی بەغداد ڕای بکەون ڕاستی ئەو لە دوانەی سەرۆکی پەرلەمان یعنی لەو پەڕی لاوازیەوەیە بەڵێ و ئەگەر هەرێمەکەمان بڵێت لە دۆخێکی زۆر خراپە بێ 6 ڕۆژ بێ خەڵک موچەی وەرنەگرت بێ خۆپشاندان هەبێ نزیکەی تا 11 گەنج گیانی خۆیان بەخشی بێ و سەدان بریندار هەبێ و دەسەڵاتی جێبەجێکردن لە دەرەوەی یاسا و ڕێنمایی مامەڵە لەگەڵ خۆشاندەرانەکات بە تەقەکردن بە بەکارهێنانی هێزی جیاجیا باشە لە دۆخێکی ماسەختا پەرلەمان کۆ نەبێتەوە پەرلەمان پێویست نەبێ لە چ دۆخێکا هیچ کاتێک دەکەواتە پەرلەمان پێویست نییە بۆ ئەمە درێژکراوەی ئەو پرۆسی لاوازکردن و ملکەتکردنەی پەرلەمانە بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و سیاسی کە دەستەی سەرۆکایەتی بەرپرسیاری یەکەمن لەگەڵ زۆرینەی پەرلەمانی تایە بە بڕای ئێمە پەرلەمان ئێستا زۆر گرنگە کۆ بێتەوە لە ڕابردووە بەڕێکاری پەرلەمانی بە چەند مادەی جیاواز چەندین جار داوامان کردووە پەرلەمان کێشەکانی خەڵک قاتە بەرنامەکانیەوە و گفتوگۆیان کە و حکوومەت پابند کە بەو ڕێکارانەی بەو بڕیارانەی بەو نەخشە ڕێگانەی کە بەرژەوەندی گشتی ئێستای هەرێمی کوردستانیان تایە و ئەبنەوەی گێڕانەوەی داهات دابەشکردنی موچە و بڕینی دەستی گەندەڵکاران و کۆتایی پێهێنانی قۆڕەخکاری لە ئێستاشا لەگەڵ ئەم با بڵێن هەڵوێستی مانگرتنەیە لە هەمان کاتە یاداشتێکمان ئامادە کردووە بۆ ئەوەی بە پێی بڕگەی یەکەمی مادەی 8 پەرلەمان کۆبوونەوەی نائاسایی بکات بە زوویی بۆ ئەم دۆخی کە ئێستا هەیە و هیوادارین ژمارەمان لەم پرۆسەیە بگاتە 37 پەرلەمانتان و بە ڕێگەی تریش بە مادەی 66 کە ڕێگەیەکی ئاساییە تەنانەت بە واژۆی ئەندام پەرلەمان ئەتوانرێت داوای دانیشتن بکرێت بە هەمان ڕێگەش داواکەین لە هەموو ڕێگەکانەوە ئێمە ئەمانەوێت بەڕاستی ئەم ژمارە لە ئەندامانی پەرلەمان ناڕازین لەم باددۆخە ئەمانەوێت پەرلەمانی خەڵک بێ بەنەری خەڵک بێ شوێنی گفتوگۆی کێشەکانی خەڵک بێ و پەرلەمان ملکەت و کارمەندی حکوومەت نەبێ بەڵکو حکوومەت
گوێڕایەڵ و ملکەج بێ بۆ بڕیار و بۆ یاساکانی پەرلەمان و پەرلەمان بەهایەکی بەخۆی بداتەوە لە بواری تاودێریکردنی حکومەتە. بۆیە بەڕاستی ئێمە زۆر بە پێویستی ئەزانین پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە کە باڵاترین دەسەڵاتی شەرعیە لە ئێستا کۆبێتەوە لەسەر ئەم دۆخەی کە قسەی هەبێ بڕیاری هەبێ حکومەت بابەتکە. باشە بەس مامۆستا سەبارەت بە دەمێ بۆ چون بزانم لێرە بڵێن لە سنووری پارێزی سلێمانی هەوڵ هەیە بەبەوەی کە بێز سەرکوتی خۆپیشاندانەکان بکرێ بڵاوکردنەوەی هێز هەیە و سەرکوتکردن هەیە و پێشێلکاری هەیە بۆ شەیدکردنی خۆپیشاندەر هەیە. سەرنجشی چی بوو لەسەر وتارەکە ئەمڕۆی سەرۆک حکومەت کە هیچ وەڵامێکی نەبوو بۆ داواکاری خۆپیشاندەرە؟ هەموو ئەوانەی وتاری لەو جۆرەدەن بۆ چوونی لەو جۆرەیان هەیە بەتابەت هەری هێزی دەسەڵاتدار یەکێتی و پارتی. من دڵنیام لەوەی ژیانی هیوایان نەبینیوە ئەو گەنجەی کە لە تەکیە ڕۆحی خۆی بەخشی و بوویە قوربانی کە لە کاتێکە بە قسەی خانەوادەکەی لەناو خۆپیشاندەرانیشان نەبوو، یعنی بەشێک نەبوو لەوانی خۆپیشاندانیان کردبوو. گەنجێک یعنی من بەڕاستی کە وێنەی ژوورەکەی ئەوم بینی ژووری خەوتنەکەی ڕێک کاتی گەنجێتی خۆمم بیر هاتەوە. هەموو ئەوانەی هەژار بوون کوڕە هەژارن لە خێزانێکی هەژارەوە هاتوون لەو معاناتانە تێگەن. گەنجێک کە دۆشەکێکی سادەی لەسەر عەرزەکە ڕاخستووە بە دیوارەکەەوە سێ چوار بزماری هەڵواسیوە جانتاکەی پیا هەڵەواسێ تاکە شتێک لەناو ژوورەکە هەیە تەپەکێکی بچکۆلەیە. گەنجێک یعنی ئەمە ژیانەکەی بێ هەرگیز ئەو جۆرە وتارانەی وەک ئەمڕۆی سەرۆکی حکومەت تەعبیر لەو گەنجە و لە ژیانی ئەو گەنجە و لەو هاوڵاتیانە و لەو لە ناکە. ئەمە یعنی دەریەخە جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان ژیانی ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوابن قەرارەدەن بڕیاریان بەدەستە کۆمپانیا و گروپی کۆمپانیەکانیان هەیە خەریکی بازرگانی کردنن خەریکی قاچاقچێتین خەریکی شەریکایەتین لە گرێبەستەکانی نەوتە ئاگاداری ژیانی خەڵک نین و جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە شێوازی ژیانیانە و ئەو جیاوازیە گەشتۆتە ئاستێک کە ڕۆژ بە ڕۆژ فراوانترە بێت. خەڵکانێک بە دوای قوتێکی سادەی ژیانی ڕۆژانە ڕاکە خەڵکانێکیش لە ناو ژیانێکی شاهانە ئەژی. ئەم دوو ژیانە زۆر جیاوازە و ئەوانەی لەو لوتکەی ژیانان ناتوانن یعنی بەڕاستی ناتوانن ئیدارەیەک بدەن بڕیارێک بدەن وتارێک بدەن قسەیەک بکەن نەخشە ڕێگایەک دانێن کە ژیانی ئەوانە بگۆڕن کە لە خوارەوەی کۆمەڵگەن لە مەحروم و بێبەشەکانی کۆمەڵگەن لە گەنجانی تەکبیر و شەڕەشن لە گەنجانی شارەزورن لەوانەی کە لە هەموو شتێکی ژیان بێبەشن. سیاسەتی چۆتی بەڕێوەبردن هی ئەم دوو هێزی دەسەڵات تەنانەت نەوەکو لە هەموو ئاستەکانە زوڵم و ستەمی دروست کردووە لە ئاستی شارە گەورەکان و شارۆچکەکان و لادەکانی زوڵم و ستەمی دروست کردووە. شار و شارۆچکەیە کە پارکی تیانیە کە شەقامی شایستەی تیانیە کە نەخۆشخانەی شایستەی تیانیە کە شوێنی کاری شایستەی تیانیە کە قوتابخانەی نوێی تیانیە کە ئاوی خاوێنی تیانیە. یعنی ئەمە پێوترێ لوتکەی شکستی حکومڕانی لە دوای 30 ساڵ وابێ ئەم قۆناغێکی ئیتر جیاکردنەوە بێ لەوەی ڕابردووە بۆ داهاتوو. ئێمە چاوەڕوانیمان ئەوە بوو لەو هێزانەی کە ئێستا حکومەتیان پێگێناوە دەسەڵاتن سێ هێزی سیاسی بەرپرسیارەتیان لەسەر لە پەرلەمانەوە متمانیان وەرگرتووە بە ناوی زۆرینەوە حکومڕانیەکان ئیتر خاڵێک دانێن ئەم ڕژانی خوێنی گەنجەکان بکەن خاڵێکی گۆڕانکاری لانیکان بۆی لەوە زیاتر خوێن نەڕژێ بۆی لەوە زیاتر خەڵک برسی نەبێ بۆی لەوە زیاتر جیاوازی چینایەتی دروست نەبێ. بەڕاستی ئێمە یعنی دڵمان ژانەکە کاتێک بینین کە ئەوانەی کە لە پەرلەمانی کوردستانەوە متمانەیان وەرگرتووە بە ناوی زۆرینەوە فەرمانڕەوایەتی ئەم وڵاتەکان بەباکن لە زۆرینەی خەڵکی کوردستان کە ئێستا بوونەتە زۆرینەیەکی برسی و هەژار. باشە بەس مامۆستا بە کورتی سەرنجت لەبارەی سەرکوتکردنی خۆپیشاندەرەکان کە لێرە بڵێن لە سنووری سلێمانی هێزێکی زۆر بڵاوی پێکراوە هەوڵ هەیە بۆ کەبکردنیان بە کورتی بێسپاس دەکەم. بە هەموو لێوەرە یاساییەکان ئینسانیەکان ویژدانیەکان بەڕاستی سەرکوتکردن بەکارهێنانی تونند و تیژی هەر جۆرە تونند و تیژیەک بێت شتێکی حرامکراوە بغزێنراوە شتێکی نەگریسەوە هەر هێز و دەسەڵاتێک دەستی بۆ بەرێ لای خەڵک زیاتر ناشرینە بێت زیاتر ڕەشە بێت و ڕێی خەڵک زیاترەکە. من ئەم قسانەم لەو پەڕی دڵسۆزیە بۆ وڵاتەکەمان بۆ هەرێمی کوردستان بۆیان دەکەمان ئەگەر ئەیانەوێت
ئەوانەی کە نیەتێکی لەو جۆرەیان هەیە ئەگەر ئەیانەوێت خەڵک ڕازیکن ئەگەر ئەیانەوێت خۆپیشاندەران هێمنکەنەوە ئەگەر ئەیانەوێت ناڕەزاییەکان بگەنە شوێنی خۆیان بۆ گۆڕانکاری بەڕاستی بە هیچ جۆرێک دەست نەبێت بۆ توندوتیژی تاکە هێزێک تاکە دەستگایەک بەرپرسە لە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندەران هێزی پۆلیسی چالاکیە مەدەنیەکانە ئەوان ڕایەنراون فێرکراون چۆن لەگەڵ خەڵکی مەدەنی مامەڵەکەن چۆن مامەڵە لەگەڵ خەڵکێکی تووڕەکەن بە هیچ جۆرێ بەکارهێنانی دەستگاکانی پۆلیس ئاساویش پێشمەرگە و چەکدارەکانی حیزب ئەمە بڕیارێکی زۆر هەڵەیە زۆر ترسناکە و ئایندەی ئەو کەسانی کە ئەم جۆرە بڕیارە ئەدەن ئەقاتە بەردەم مەترسیەکی گەورە و خۆیان دوای بادەپێدە. سپاس دەکەم ئەگەر کاتە بوو دەگەڕێنەوە وڵاتان کاک بێستون سەبارەت بەوەی کە چۆن دەکرێت خۆپیشاندانەکان بە مەدەنی بێ و ئامانجەکەی خۆشی پێکەوە ببێ بە سەرتاسەریش ینی خۆپیشاندان لە ڕاستیە مەدەنی و نامەدەنی نییە. حکوومەت لە هیچی تێناگا مشکلەکە لەوایە حکوومەت نە حساب بۆ ڕەئی شەقامەکە بە هەر جۆرێک دەری بڕێ و نە لێشی ئەترسێ لە هەر شوێنێکا سوڵتەی سیاسی لە خەڵکو و لە شەقام و لە میلەتەکەی خۆی ترسا ترسمە بەسم ترسی سیاسیە ترسی عقوبەدانە ترسی سزادان و دوورخستنەوەیە کەی گوێی لە شەقام گرت لە ڕاستیە توندی و نەرمی ناوێ خەڵک بە مەدەنی خۆپیشاندانەکە و داوای حەقی خۆیەکە حکوومەت هەرگوێی لێ ناگرێت سوڵتە هەرگوێی لێ ناگرێت تونیەکاتەوە و بارەگا ئەسووتێنێ و تووڕەیی خۆی بە هەندێک طریقەی جۆرا و جۆر دەرئەبڕێ سوڵتە هەر لی تێناگا هەر خۆی چاک ناکە بۆیە لە ڕاستیە من بەداخەوە ئەبێت هەموماندان بۆ حەقیقەتەیە بلین هەموو ئەو هێزە سیاسیانی کە لە ئێستا لە کوردستانە هەن بە جۆرێک لە جۆرەکان و لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە بەلای خەڵکی کوردستانەوە تاقی کراونەتەوە ئەوانەی کە ئێستا سوڵتەیان پێکێناوە ئەوانەی کە لە دەرەوەی سوڵتەن ئەوانەشی کە ئێستا هەندێک جموجۆڵ هەیە و لە هەناوی ئەوانەی تران لە ڕاستیە خەڵک هەموو ئەمانە بەیەکەوە ڕەفزەکە دلیلی ئەوەش جموجۆڵ و سووتاندن و پەلاماردان و نەپاراستنی هیچیانە ینی هەمووی بەیەک چاوسەیرەکە بۆیە هەموو ئەوانەی کە لە ساحەکەیان ئەوەی کە ئێستا هەیە بەیەکەوە ئەم ئەزمونەوەکو خۆیان باسێکەن و شانازی پێوەکەن ئەو دەستکەوتانی کە خۆیان شانازی پێوەکەن و گەنج نایبیستێ و نایزانێ و بەلایەوە گرنگ نییە ئەو قوارەیی کە ئەوان لە پەنایە ئەبن بە ملیاردێر و ملیۆنێر و گەنجەکان سەرگردان و ماڵوێرانە بن ئەگەر بۆ خۆیان نەیپارێزن بۆ خۆیان گوێ لەم خەڵکە نەگرن و هەنێک هەنگاوی تازەی حکومڕانی و چاکسازی تازە نەکەن کە خەڵک بەلایەوە پەسەند بێ لە ڕاستیە ئەبێت چاوەڕێی ئەوە بکەین لە ماوەکانی داهاتوە شتێک نمێنێ بە ناوی هەرێمی کوردستان بەچوونی بەڕێز کێ دوژمنی قوارە هەرێمی کوردستانە قوارە نەک دەسەڵات ئەمانەی کە ئێستا لە سوڵتەیان کاکە ئەمانە بۆ خۆیان دوژمنن ئەمانە بۆ خۆیان سوڵتەی سیاسی لە کوردستانە بۆ خۆی دوژمنی لە پێشینەی سوڵتەکە و دوژمنی لە پێشینەی قوارەکەیە بەدەستی خۆی بەو تەسەڕوفە ناشینانی کە ئیکا کاکە بە بێژیانکردنی خەڵک نەتوانی ئیدارەدانی خەڵک کاکە معقوڵ نیە هەرێمێکی بچکۆلانەی 5-6 ملیۆن کەسی بەو هەموو داهاتە نەتوانی ئیداری بدەی کە تۆ ئیداری ژیانی خەڵکە پێ نادرێ خەڵکیش حکومڕانی تۆی ناوێ ئەمە وازەحە بۆیە مەترسی یەکەم لە ناوخۆی هەرێمی کوردستانایە هەموو ئەو قسانە ڕاست نین کە ئاڵێن ئەزمونونەکە لە دەرەوە خەتەری لەسەر و ئەزمونونەکە لە دەرەوە لەژێر چاودێری و لەژێر پەلاماردان و لەژێر هەڕەشایە شتی وان نییە ئەوەی کە خەتەرە لەسەر ئەزمونونەکە دۆخی ناوخۆی کوردستانە گەندەڵیم نادادی خەتەرێکی زۆر بێگومان ئەو دۆخەی کە خەڵک هێنێتە شەقام و خەڵک تووڕەکە تا ئەو ڕادەی دایرەی بۆ خەڵک نازانێ سوتاندنی مثلەن فەرمانگەیەکی وەکو باج و خانەبەرە یان وەکو مثلەن تەربیە مثلەن چوزانم بینایەکی بانک بینای قایم قامێت ئەمانە هیچ لە مۆزوع ناگۆڕێ بەڵام ئەمە یعنی عمقی تووڕەیی خەڵکە بۆیە پەناباتە بەر ئەوە بۆیە ئەگەر سوڵتەی سیاسی حزبە سیاسەکانی ناو گۆڕەپانی سیاستکردن لە کوردستانە هەنگاوی جیاوازتری گۆڕانکاری لە کوردستانە ننێن بە جۆرێک کە خەڵک بەدڵی بێ چی بکرێ بۆ نمونەگەر خەڵک بەدڵی بێ کاکە وازە هەمومانەکەی مای دووبارەی ئەەکەینەوە چی بکرێت زۆر وازەحە خەڵک چی کاکە خەڵک ژیانی ئەوێ خەڵک تێگەیشت ئەوەی ئەمانە دەسی بۆ ئۆبەن و ئەمانە ئەیکەن ئەمە ژیان باش ناکە ئەمە و داواکارێکی ئێستا خەڵک لە بەرەوەی کەون دەگەنەڵی زۆر بۆ ئاوا جێبەجێ دەکرێت کاکە خەڵک ئێستا هەری کارە نازانم ئەگەر موچەش بۆ شوێ باش ئەوانەی کە بێکارن هەر ملیۆنی 250,000 لە کۆی 6 ملیۆن بڵین موچەخۆرای خەڵکی تر حکوومەت ڕوئای نییە کاکە حکوومەت پلانی نییە خۆگەر پلانی هەبێ بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجانە من وا ئەزانم لەم هەرێمەی ئێمەیە ئەتوانرێ دەرفەتی کار زۆر لەوە زیاتریش بۆ خەڵک بدۆزرێتەوە باش سپاس دەکەم مامۆستا سەبارەت بۆی کە
سەبارەت بە چاکسازی کەم کابینێ بانگەشەی بۆ دەکرد ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت وتێ لەسەر تاوە دەستمان پێ کردووە بەڵام ئەوانەی کە بەردەوام ڕخنەت دەگرن ئەوانن کە ینی ڕێگرن لە بەردەم چاکسازی پێ دوای کێ ڕێگرە لە بەردەم چاکسازی یاخود هیچ دەبینن لە چاکسازی وڵاگە حاکیم چاکسازی کردارە قسە نییە کردوایە لە قسە فەقی لەم کەس پێ وێرێ وە چاکسازیش بەڕخنە ڕێ لێ ناگیرێ بە کردار ڕێ لێگیرێ ئەم حکومەتە کاڵێ ئەمە چاکسازیمان کردووە و فعلەن پرۆژەی چاکسازی کە لە پەرلەمانی کوردستان تێپەڕێندا ئەبێ پێمان بڵێ بە داتا بە ڕقم ئەمە چۆنی لغەی ئەرقامە ئەمە شەرمی لە کەس نییە پێمان بڵێ چەنە چاکسازی کرد چەنە بندیواری بڕی چەنە دووموچە و سێموچەی نەهێش چەنە خانشی ناسایی بڕی وەنیە چەنە داهاتی نەوتی شەفاف کرد و چەنە داهات گەڕایەوە بۆ خەزێنەی گشتی وە چۆن سەرفی کرد ئەمە چاکسازی کرد بێ ئاوا پێمان بڵێ نەک بە قسە بڵێ چاکسازیم کردووە دوایە بەڕخنە هەنی بەڕخنە لە چاکسازی گیرێ چی هەیە ڕخنە لە چاکسازی گرت بێ ئەسڵان هەموو کەس لەگەڵ چاکسازیە ئەسڵان ڕخنە لەوەیە کە چاکسازی بۆ ناکەن يعني توقع چاکسازیت کردووە خێرە معاش دادر دواکەوێ یخوا معاش دەکات خۆیان بدرێن ئەم چاکسازیت کردووە ئەی خێرە زیادە حکومەت قەرزارە بێ ئەگەر چاکسازیت کردووە وا کامەی داهاتینەوە کە شەفافت کردووە تۆ فەرمو یعنی پەرلەمانتارانی کوردستان خۆیان ئەڵێن کەمە ئاگامان لە داهاتی نەود نییە وە لایەنی لایەنە سیاسیەکان زۆر بیان ئەڵێن ئاگامان لە داهاتی نەود نییە تەنها ئەوانەی کە لە حکوومەتن ئەڵێن ئاگامان لە داهاتی نەود نییە بەس بۆ حکوومەت کێستا بەشێک لە خەڵک داوای دەکات بۆ حکوومەتەکەڵ بۆشێتەوە ئێستا بن ئەگەر پارتی شەڵ نێوشێنەوە یەشێتی و گۆڕان ئەوان بکشێنە حکوومەتەکەڵ دەوشێتەوە خۆی ئەی مانەوەی ئەوان طبعا کە عاشیم ئەم حکوومەتە سی حیزبی سەرەکی پێشیانەوە کە ئەم خەڵک کوردستان ئەزانێت کە ئەو سی حیزبە بەرپرسن لەم حکوومەتە لەم کابینێ و لە ژیانی خەڵک و ئەگەر دیقەت بێ یعنی کە ڕاستە خەڵک ئەمڕۆ تووڕێ جیاوازی ناکات لە بینوانی ئەو حیزبانە و کاگوێسنودی کە بارەگای لە زۆر شوێن زۆربەی لایەنەکان سوتێنراوە بەڵام ئەبین هەرخۆی ئەمە جیاوازیە بۆ منە تۆ لایەنی سیاسی دیە بارەگای ئەسووتێنرێ لە گوڵە کاتل بە خۆپشاندن ناڵێت بەڵام لایەنی سیاسیمانەیە کە خوێنی گەنج ئەڕێژێ لەسەر دار و دیوار لە کارێک ئەبین لە بەغا بۆ خەڵکی شۆڵ کرد بیناکەیان سوتان لە بەغا بارەگەیان سوتان هیچی نەکرد بەڵام دارێنی کوردستان بۆ گەنجی ڕەشوڕۆتی ئەم وڵاتە دێ خوێنی ئەڕژێ کاتە خۆی گەوردن جیاوازی لەنوان ئەم هێزانەدا ئەوە کە خوێنی گەنج ڕژێ وەوەشی کە ئامادەنی خوێنی گەنج بڕژێ و هیچ پاسایەک نییە هیچ هۆکارێک پاسانیە بۆ ڕژانی خوێنی گەنج و هاوڵاتی خۆپیشاندن بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەرێژ بە چارەسەری ئەمنی بەڵێ بێزم بە چارەسەری ئەمنی چارەسەریی موسەکینی وەختیە لە قۆناغێککە بە شێوەیەکە سەر هەڵداتەوە بین لە قۆناغەکانی ڕابردووە جار بەجار کەسی هەڵداوە بە تونتر سەری هەڵداوەتەوە بۆیە بڕاستی ئەم لایەنە سەرکیانی حکوومەت بەرپرسن لە ژیانی ئەو خەڵکە و چاکسازی دەبێ ئەوان بیکەن و ئەرکی سەرشانیانە و ئەگەر پێیان ناکرێ بڕاستی بێ وازی لێبێنن و بۆ انتخاباتی پێشوەخت بکرێ بۆی لایەن دواتر حکوومەتێکی کە پێ بکە خزمەتی خەڵکە بڕاستی سوپاس دەکەم مامۆستا عومەر دەقەیەکیش بۆ بەڕێزت سەبارەت بەوەی کە شتێکت مابێەوە سەبارەت بەوەش کە بۆچی لە پەرلەمان ڕێگری دەکرێت کە ڕاگەاندنەکان بێنە ناو پەرلەمان و چاوپێکەوتنن لەگەڵ پەرلەمانتارەکان بکەن بە کورتی بێ سوپاس دەکەم وڵا لە ڕاستی مشتەرمان لەوە سوڕەمێنێ کە ئێمە ئەم هەڵوێستەمان هەڵوێستێکی مەدەنیە و یاسایانەیە و لە پەرلەمانی کوردستان لە مێژووی پەرلەمانی کوردستانە تەنها جارێکتر لە سەردەمی شەڕی ناوخۆیە هەڵوێستی جۆرە هەبووە و هیوادارم دەستەی سەرۆکایەتی وەستا ئەو ستافانی کە ئیدارەی کاروباری پەرلەمانەکەن لە لێمان باشتر تێبوویان و لە سبەی و دووسبەی ڕۆژانی داهاتوە ئەم ڕێگریانە لابرن و ئاسانکاری بکەن بۆ بەڕێوەچوونی مانگرتنەکەمان بە شێوەیەکی شایستە ڕێگرتن لە میدیا بۆ ئەوەی هەواڵ بگوازێتەوە وێنەی خەڵک بگوازێتەوە وێنەی ناڕەزایەتیەکان بگوازێتەوە لە هیچ شوێنێ خزمەتی کەسی نەکردووە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیایە ئەوە تا من لای ئێوەی بەڕێز دانیشتوم وەک ڕێگەیان نەداوە کامێرەکەتان بێتە ژوورەوە من لە ڕێگەی مۆبایلەکەمەوە توانم بگەمە لای ئێوە بۆیە ئەوان هیچ نین بێجگە لە ترسێک کە هیچ سوودێک بە خاوەن ترسەکە ناگەیە و سەبارەت بە هەڵوێستەکەشمان ئێمە ئەم هەڵوێستەمان بۆ ئەوەیە کە ناڕەزایی و تووڕەیی لە شەقامەوە بهێنە ناو پەرلەمان شوێنی گفتوگۆ و شوێنی ململای سیاسیەکان بێ و لێرەوە کە نەخشە ڕێگەی چارەسەری کێشەکان و گرفتەکانی هاوڵاتیان بدۆزرێتەوە ولو زیاتر ڕۆڵەکانی ئەم وڵاتە نەبنە قوربانی ئەگەر ئێستا 11 قوربانیمان هەیە شەهیدمان هەیە زیاتر نەبن لەوە زیاتر وڵاتەکەمان وێران نەبێت لەوە زیاتر ئەوەی ئەشکێنرێ ئەسووتێنرێ زیاتر نەبێەوە دەسەڵات تێبگالەوەی کە ئەم گەنجانە گەنجی خۆپشاندەری مەدەنین و هیچ شتێکیان پێ نییە و
و هیچ بەرنامەیەکی داڕێژاویشان نیە ئەسڵان جوانیەکەی لە هیچ حیزبێکی سیاسی خاوەنیان نییە ڕاستە هەندێک ئێمەکەن بۆ پێشمان ناکەون بەڵام لە ڕاستیان ئەو گلەیانە قبوڵەکەین بەڵام گەورەترین و یەکێک لە جوانترین و باشترین سیماکانی خۆپیشاندەرانەوەن کە هیچ حیزبێکی سیاسی لە پێشیانەوە نییە و خەڵک خۆی بڕیاری خۆپیشاندانی داوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بازان عومەر عەبدوڵڵا کە نای پەرلەمانی کوردستان کە لە بینایی پەرلەمانی کوردستان لەگەڵ مامی سوپاسی بەڕێز دەکەین هەر زۆر سوپاس بۆ لە بەڕێزان بێستون فایق ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان فاروق محەممەد سەرۆکی بۆری توێژنەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامی سوپاسان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ